بەغدا تا دێت ڕێژەی هەژاری لە هەڵکشانە بە جۆرێک کە نەتەوە یەکگرتوەکان لە عێراقدا دەڵێن 7 ملیۆن ئینسان لە عێراقدا لە خوار هێڵی هەژاریەوەن. ئەم ئاماری نەتەوە یەکگرتوەکان تاکو ئێستا حکوومەتی عێراق و وەزارەتی پلاندانان بە هیچ جۆرێک ڕەتیان نەکردوێتەوە. ئەو ژمارانەی لە عێراقدا لەبارەی هەژاری و نەبوونی خزمەتگوزاریەوە دەخرێنە ڕوو تا ڕادەیەک بەردەوام لە هەڵکشانە. بۆ نمونەیەرە گەڕەکی ئەبوو جەعفەر مەنسوورە، ئەو پیاوەی کە دووەم خەلیفەی عەباسیەکان بووە و دامەزرێنەری بەغدای پایتەختی عێراقشە، بەڵام لەم گەڕەکە سەرەتاییترین خزمەتگوزاری نییە. دانیشتوانەکەی دەڵێن نزیک دەبێتەوە لە 20 ساڵ تاکو ئێستا نەقیرتاومان بینیوە و نەئاوی خواردنەوەشمان هەیە. عەباس پیاوێکی شیعە مەزهەبە، خاوەن 4 منداڵە و شوێنی ژیانکردنی زۆر خراپە. دەڵێت هەر کەسێک هات تەنها بەڵێنی پێداین و هیچ کەسێک بەڵێنەکەشی بە سەر نەبرد. کرێکاری ڕۆژانم، خوا شاهێدە چی بکەم ژیانم قورسە. هیچ بەرپرسێک نەما ژیانی ئێمە نەبینێ، هیچ ئەنجامێکی نەبوو، بەڵکو لە ڕێگای ئێوە بەرپرسێک کەسێکمان بینێ کارێکمان بۆ بکەن. ئێمە ئێستا هیچمان ناوێت تەنها لێمان بگەڕێن لێرە بژین، یان لێرەش دەرمان دەکەن هیچ نەبێ خانوویەکمان بۆ دابین بکەن. استاذ احنا ساكر شي ماري خلونا بس مكان بۆ چۆ بڕۆین هەموو ڕۆژێک دێنە سەرمان و هەڕەشەمان لێ دەکەن، دەڵێن دەبێرە چۆڵ بکەن. ئەگەر کەسێک پارەی هەبێ بەڕای ئێوە دێت لێرە بژێت، فەرمو تەماشا بکە، سەیری خۆڵ و خاشاک بکە. کەسێک پارەی هەبێ لێرە دانیشێ هیچمان نییە، هەموو ڕۆژێک دێنە گیانمان، دەڵێن دەبێ ئێرە چۆڵ بکەن. فەرمو بۆ چۆ بڕۆین؟ گشتمان کرێکارین. أول عنده مال يقعد بهاي الزبالة، عنده وسيلة عمل يقعد بهاي الزبالة، غير احنا ناس ما عندنا كسبة وناس فقراء. الناس عايشة هاي على الله. الناس كذبة ما الناس يطلع الصبح هنا لو يحصل شغل لو ما يحصل شغل قاعد هنا. بەخوا نازانم چۆن ماوین، بەیانیان کە دەردەچین لێرە نازانین کارمان دەست دەکەی یاخود نا. سوێندە دەدەم تۆ هەر کەسێک ئایا دەتوانی ڕۆژانە 10 بۆ 15,000 هەبێت و بڕۆیت خانوویەک بەکرێ بگری؟ ئەمە پرسیارە، ئایا شە دەتوانێت؟ ئەمە ژیانی ئەمەیە، پێی ڕازی بووینە کەچی لێرە ژوازمان لێ ناهێنن. دەڵێن دەبێت دەرچن. والله خەڵک هەیە نانی نێوەڕۆی هەیە بەڵامی ئێوارەی نییە. ئەم خەڵکە قوربانیان داوە، ئەگەر ئەم کەسان نەبن پەرلەمانتاران دانانیشن. وهاي الناس ضحت اليوم، هاي الناس ما قعدوا البرلمانيين هم وما قعدوا على الكراسي، ناس أطل ضحايا. کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک و مەترسی بڵاوبوونەوەی دایان نەخۆشی لێرە هەیە. زۆربەی ئەوانەی لێرە نیشتەجێن کەسانی فەقیر و هەژارن، ئەوەی کە ڕۆژانە وەک بژێوی پەیدای دەکەن بەشی خواردنی ڕۆژانەیان ناکات. شوفني بالفجر للساعة الله وكيلك، على الدنيا الخبزة وعلى الدنيا القوطية، خواطة بيحن بلف تشوفي ويهددون بنا، يعني ما يخافون الله. قلهم ما يخافون الله، بنروح لكم فدوة يعني. بەرپرسانی بەغدا خۆیان لە قسەکردن بە دوور دەگرن لە سەرپرسی خزمەتگوزاری، چونکە چەند جارێک دانیان بەو ڕاستیە ناوە کە عێراق ڕەنگە خراپترین شار بێت لە ڕووی خزمەتگوزاریەوە. پەنجین ڕێکانی پێشووتر وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی عێراق بوو، هێشتا پەیوەندیەکی باشی لەگەڵ خەڵکیدا ماوە،
وردەکاری پرۆژەکان و نەبوونی خزمەتگوزاری لای ئەم پیاوەیە. بەڕێزت بەو شێوەی کە پێشووتر وەزیری ئەعمار و ئیسکانی عێراق بوویتە، ئێمە هەندێک گەڕەک و شوێنمان بینی زۆر بێ خزمەت بوو. باشە بۆ ئەم شارە ئەهوا بەو شێوەیە و خزمەت نەکرا، هۆکارەکەی چییە؟ یەکەم بەغا ئەمانەی خۆی هەیە سەر بە وەزارەتی ئەعمار و ئیسکان نییە. ئەمانەی بەغداد بەرپرسە لە خزمەت گۆزاری لە بەغا، بەڵام ئەوە نییە کو ئەوانی عێراقی تر باشە هەموو شوێن لە عێراق عینی بەغا و خراپترەش هەندێک شوێن. من خۆم شۆک بووم کە بوو بە وەزیر و چووم سەردانی زۆر گەڕەکانی پارێزگەکانی عێراقم کرد، شۆک بووم لەو خزمەت گۆزاریە لەوێ هەیە. لە ماوەی ڕابردوو هیچ دەسەڵاتێکی هیچ پێ نەکرا لە بوو ئەو شوێنانە بەداخەوە و تەختیتێکی زۆر خراپ هەبوو و دیسان زۆر پرۆژە ڕاستا بوو. تقریبا تەنها لە وەزارەتی من 363 پرۆژە ڕاوەستا بوو. لە بۆ میسال یعنی پرۆژەی ئاوی کووت لە 2005 ئیمزاکرا بوو، قەوڵ ئەو بۆ ساڵی 2007 تەواو بیتن، تا من چوومە وەزارەت 2019 تەواو نەبوو. ئەوجا ئەوەیە مەشاکل زۆر هەیە لە عێراق، بەڕاستی زۆر ئیهمال کراوە. هەموو شوێنێک ئیشێکی زۆر گەورەی پێویستە، بەڵام دیسان ئەو مەشاریعانە لەبەر پارە و شتیوە جارێکی تر ڕاوەستیان لە شوێنی خۆی تا ئێستا زۆربەیان ڕاگرتووە و پێیان ناکرێت جارێکی تر دەست بە ئیش بکەن. بەڕێزت دەڵی بربەست زۆر هەبوون، ئەو بربەستانە چی بوون کە نەتوانرا یان ئێستاش پێوە بێ ئەمە باسی ئێستاشەکەن کە ناتوانرێت؟ ئیدارە دەستکاری لە ئیدارەی وەزارات و محافەزات و ئەوان زۆر کرایە و دیسان دەستکاری سیاسیش هەیە، دەست سیاسیش تێدایە، مەساڵح زۆر تێدایە، منافەسەیەکی نەمەشروع هەیە بینی ئەوانە سەبەبن. ئەگەر ئیرادەیەکی بە قووەت هەبیتن دەتانن ئەوانە بەڕێوە بکەن. ئەمن لە ماوەی تقریبا 8 مانگ 196 مەشروع بەڕێوەم کرد لە کۆی 363. ئەوجا ئیرادەی پێویستە، ئیرادە هەبی و دەتانن ئەو ڕۆژانە هەموو جێبەجێ بکەن. بەڕاستی ئەو گلەی هەی لە عالەمیش ئێستا گلەیەکی سیاسی نییە، گلەیەکی خزمەت گوزاریەی ئابووریە. دەبی زۆر فۆکس بکە. عالەم ئەوەندە مهتەم نییە و عیلاقەتیانش پێ نییە کە ناوی ڕئیس وەزارات چێوی وەزیر چێیە. دەیانەوەی خزمەت گۆزاریەکان لە بوابی دەیانەوەی ئیش بکەن. زۆر بەتاڵە هەیە، خزمەت گۆزاری هەر زۆر خراپە. مەسەلەن تو دەزانی زیاتر لە 200 گوند هەیە لە ناسریە تا ئێستا بێ کەهرەبە، وایری کەهرەب نەچوویتە لە ساڵی 2021 هەر کەهرەب نەبینووە خەڵکی ئەو گوندانە. دەزانی مشکلەی ئاویان هەیە، هەموو زۆربیان مشکلەی مەجاری هەیە، مشکلەی شارع هەیە. ئەوجا ئیدارەیەکە زۆر ئیدارە زەعیف بووتەوە لە وەزارەت، دەستکاری لە وەزارەتە کردنەوە، زۆر بەرپرسەکانی گۆڕیتەوە، زۆر تەدەخلات هەیە، زۆر زەغەت لە شەریکات و لە مخاولی دەکەن، هەمویان فەشەلی هێنا. جەنابێت کە وەزیر بووی، ئێستا پۆستی وەزارەتت نەماوە، ئەگەر پرسیاری ئەوە دیە بکرێ چۆن بارودۆخی عێراق لە ڕووی خزمەت گوزاری و هەڵە سەنجێنی چۆن هەڵێ سەنجێنی؟ فەریقێکی بە قووەت هەبی ئیش بکەت لەوێ. ئەمن پێ دەرێم 2 ساڵ هەموو خەلاص دەبی و من بەرپرسم لە قسەی خۆم، دەتانم خۆم ئیدارەی ئەو شتە بکەم بە 2 ساڵ هەموو شتەکەی تەواوەکەی. ئیدارەیەکی بە قووەت هەبی. بەڵام سەرۆکی پەرلەمانی عێراق لە کێشەکە ئەوەیە کە لە 90 بودجێ عێراق بۆ موچە و نەفەقەی تەشغیلیێڕە پارێکی کەمەمێنێتەوە بۆ خزمەت گوزاری و پرۆژە و ئیسtismار. تازە وا لێ هات، تازە سەدا نۆت نییە، خۆی معادلەیەک هەیە تقریبا 170 تا 80 لە پێشەوە 170 کەمتر بوو. بەڵام ئێستا زۆر پرۆژە هەیە، زیاتر لە 6000 پرۆژە هەیە ڕاوەستایە، مەشاکلی تێدایە. دەبی ئەو مەشاکلە حەد بکەن و دەبی حکومەت لە جیاتی تەعیینی ئەو خەڵکە بکە، پارە پێیان بدە، ئەو خەڵکە لە پرۆژەکانیش بکە. پارە لە پرۆژەکە سەرف دەکەی، عالەمیش ئیشی پێ دەکەن.
عینی شت عینی نەتیجە لە بۆ ئیشکردنی عالم ئەنجام دەدرێت و خزمەتگوزاریش پێشکەش دەکەنە بە خەڵک. یعنی ئەوەی کە زۆر سیر بوو بەلای منەوە کە چوومە هەر شوێنێک کە خەڵکی عاربمە بینی بە منیانە بینی دەموچاو و سیمان دیارەکە کوردم زۆر تەمەنایەوەیانە کرد کە تەنانەت وە گوندێکی هەرێمی کوردستانیش بن یعنی بەجددی ئەمە مجاملە بوو بۆ منکردیانیان بە فعلی دۆخی خزمەتگوزاری لە عێراق ئەوەندە خراپە کە خەڵکەکەی تەمەنا بکە خەڵکی هەرێم بە فعلی وەیە بە فعلی زۆر عالم ئێستا ئەوە دەبی کوردستان زۆر ئاگای لێبی ئیستیسماریش بیکە پێشان تەماشای کوردستانی دەیکرد بە نەزڕێکی سیاسی ئێستا ئەو عالەمە کە دەیەوێت مرتاح بیت هەندێک استیراحەت بیکە بچتە ئیجازەیەک بچتە شوێنێک گشتە کوردستان ئارامی و خزمەت کۆزاری کوردستان جوان بووتەوە شوێنەکان هەموو جوانترن لە شوێنی تری لە عێراق زۆر پێیان خۆشە بەڵام حتا کوردستانیش ئەو شتە ئیستیسماری نەکردێ بە شێوەیەکی باش لە بۆ پەیوەندیەکان لەگەڵ کۆمەڵەیەتی عێراق پەیوەندی باش بیکەت و تون بکەتن وای لێ بکە کە زەغت لە سیاست مەداریش بکەن کە کێشەکانی لەگەڵ کوردستان حل بکەن و زۆر پێیان خۆشە ئێستا کە کوردێک بێتن چونکە دینی بینی زۆر کورد لە زۆر شوێن نەجاحەتی هێناوە نە لەبەس لە کوردستان لێرەش کورد بەرپرسی کورد بە شێوەیەکی گشتی باشتر بوون لە 2003 تا ئێستا لە بەرپرسەکانی تر. ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند جارێک داوای لێکۆڵینەوەی کرد لە بابەتی نەبوونی خزمەتگوزاری چەند لێژنەیەک دروست کراون لە خولی ڕابردوو ئەوانەی کە لێرە پەرلەمانتار بوون بۆیان دەرکەوتووە کە لایەنی کەمتەرخەم دەسەڵاتدارانی خۆجێی عێراق بوونە بەڵام تاکو ئێستا هیچی لێپێچینەوەیکیان لەگەڵدا نەکراوە. کاکداناوەی کە ئێمە بینیمان لە بەغدا کە لەگە خەڵکا قسەمان کرد بە جۆرە لە جۆرەکان ئەم شارە زۆر بێ خزمەتە واتوانین بڵێ نێچێکە لەو پایتەختانەی کە بەپێی هەموو لێکۆڵینەوە توێژینەوەکانێکێکە لە پایتەختە هەرە خراپەکان بۆ ژیان کردن دۆخی ئەم شارە بووایە ئەوەندەی کێوە ماوەی چەند ساڵاندام پەرلەمان بوونە لە بەغدا و لەگە خەڵکا بوونە بۆچی ئەم شارە بێ خزمەتە طبعاً خزمەت بۆ شوێنێک لەلایەن حکوومەتەوە بۆ هاوڵاتیان دابینەکرێت ئەوش لەسەر بنەمای دابشکردنی دەسەڵات لەسەر بنەمای ئەو هێزە تا چوادەیەک بەرنامەی خزمەتگوزاری هەبێت بەداخەوە لە دوای 2023ەوە ڕاست ئێمە لە سیستەمێکی دیکتاتۆری قورس نەجاتمان بوو کە وڵاتەی بەرەوێرانکاری برد بەڵام بەداخەوە سایکۆلۆجیای ئیدارەی دەوڵەت سایکۆلۆجیای هێز لە ناو خەڵکا مایەوە بەڵام بەرە دابەشبووی ئەنیوای دیاوە کە خەڵک لێرە ئێستا بە هەمان سایکۆلۆجیای ئەوسا کە لەو مەریتا ئیشان کردووە مانەوە بەڵام بە دابەشبووی لێرە لە جیاتی هێزێک بوو بە چەندین هێز منلانی سیاسی و تائیفی و ئاینی کەوتە ناوێنەوە دەستێوەردانی دەرەکی کەوتە ناوێنەوە وای کرد کە دەرگا بکرێتەوە بۆی کە هێزی دەرەوەی دەوڵەت دروست کرێت ئەمەش دەرگا کاتەوە بە تاکید بۆ گەندەڵی و فەساد کەمانە دروست بووە بە تاکید مەجای خزمەتگوزاری تەسکەوێتەوە ئەو پارەی کە بەش ناکە بۆ هێز و چەکدار و وەلاکڕین بە تاکید بەشەوە ناکە بۆ خزمەتگوزاری بەکاری بێت وا دیاو کە ئەو بەرنامانەی کە هەیە بۆ گەشەپێدانی ژێرخانی ئابووری نەک تەنها لە پایتەختە لە هەموو پارێزگاکانێکی عێراق ئاراستەیە بوو کە ئەوەنەی حیزبەکان و چەکدارەکان و لایەنگرەکانیان بەهێز بکەن ئەوەنە حکوومەتی پێ بەهێز ناکرا بۆ ئێساژە بینێت حکوومەت لێرە حکوومەتێکی زعیفە وەلا و چەکدارەکان ئەوەنەی کە لای دەرەوەی حکوومەتەوە لای حکوومەت نیە. کاکدا نابینین ساڵ بۆ ساڵ ڕێژەی هەژاری و بێکاری لە بەغدای پایتەخت و لە شارەکانی دیکە عێراق تەنانەت بەردەوام لە هەڵکشانە یعنی ئێوە لە پەرلەمان چیەکەن بۆی کە ڕێژەی هەژاری و بێکاری لەو ئاستە مەترسیدارە نەمێنێتەوە بەلای کەمەوە طبعا خۆی شتێکی واقعی بیزانێت عێراق دەوڵەتێکی ڕێعیە
یعنی دەوڵەتێکە لەو دەوڵەتانی کە لەسەر بنەمای فرۆشتنی سەرچاوی سروشتیێژی یعنی ئەمە لە عێراقا هیچ بڵین دەوڵەتێکی پیشەسازی نییە، دەوڵەتێکی گەشت و گوزار نییە، دەوڵەتێکی کشت و کاڵی نییە، دەوڵەتێکە لەسەر بنەمای ڕێعەیە، لەسەر بنەمای فرۆشتنی نەودا ڕابەڕێەوە. ئەم دەوڵەتانە عادەتەنە گەوریای خۆیان نەبن تووشی نەخۆشیێکی ئابووری هەیە پێر نەخۆشی هۆڵندی تووشیەوە بوون. عێراق زۆر بە قورسی تووشی و نەخۆشی بوو. ئەو نەخۆشیەوەژەوەیە کە تو ئەتیمادە بەز لەسەر نەوتە، ئابووری وڵاتەکەش لەسەر یەک پێوەستاویش پێی نەوتە. ئەم نەوتەش زۆر جار ئاگا لە نەبە بەرە و ناحەیەکی سلبیەوە بە ئەویش دروستکردنی میلیشیا و نەبوونی دیموکراسیەتی تەواو و بوونی هێز لەلایەنە گیاندوان و ئەم نەوتە بەکارێت بۆ کڕینی وەلا ئەم نەوتە بەکارێت بۆی کە تەنانەت ئابووری وڵاتەکە خەڵکەکەشی پێتەمەڵەکرێت. ئەمە بینیمان ئەو وەختانی نرخینەوە بەرز بوو، شەپۆلی دامەزرانی خەڵک لە عێراقا چۆن بوو، دوایی کە وەختێک نەوت دابەزی نەدەزانێت چۆن موچێم خەڵکە بێت. بۆیە ئەمە سەرێکی ترین بڵین کوشندەترین نەخۆشیە کە ئاسان نەخۆشیێکی ئابووری گرنگە کە چارەسەرەکەشی قورسە بۆ لەبەرێکی تازە ئەم پارەیە چۆتە ناو ڕەگ و ڕوشەی حیزبە سیاسیەکان و لایەنەکانەوە بە دەستێوەردانی دەرێکی جاریکە کەوای کردو ئابوووریەکە هەم لاواز بووە و ئەتیمادەکەشی لەسەر یە قاچەکەنەوت و دابشکردنەکەشی دابشکردنی عادلانە نییە بۆی بەتەکی تەبقەی مستەفی دەبیێ و تەبقیش فەقیرە بن. کاکدانا ئەوەی کە ئێوە دیقەتاندا و دۆخی عێراق ینی ساڵ بە ساڵ بەرەو خراپترە ڕۆ لە هەموو ڕوویەکەوە ئەوە دەبێن ینی بەڕستش باس کرد مەسلەی گروپی میلیشیا و مەسلەی نەبوونی خزمەت گوزاری و مەسلەی بێکاری هەمووەمانە هەیە. یعنی هیچ ئومێدێک هەیە کە ئەم دۆخە چارەسەر بێت کە لە عێراقا هەیە؟ هیچ کاتێ شت نییە ببێ ئومێدی، ینی ناتوانێت بڵێ هیچ چارەسەری نیە، بەڵام چارەسەرەکەی زۆر قورسە. من چارەسەرەکەی ئەوەیە بەنەمانی هێزی لایەنەکانە، بەنەمانی یەکەم شت ئەو هێز و چەکانی کە لە دەرەوەی دەوڵەت هەیە بێوانە نەمێنێ بۆی کە وڵات بتوانێت سەروەری یاسا بچەسپێنێ، بۆی کە بتوانی سەروەری یاسا بچەسپێنی پێویستە و هێزانەی کە لە دەرەوەی یاسایە کە لەلایەن هەندێک حیزب و لایەنی کە بەکارێت ئەبێوانە نەمێنێ بن بە هێزی دەوڵەت. اینجا دوایەوە خەتۆداوە دەوڵەت بتوانێت یاسا بچەسپێنێ بەسەرم کەسەکە. ئەنجام یاسایە لە هەر لایەکەوە بێ، مەسلەی ئابووری بێ، سیاسی بێ، مەسلەی ئەمنی بێ، هەر لایەنێک کە بێ بتوانێت دەوڵەت خاوەنی بڕیار بێ و یاسا سەبەر بێ کە ئەمانە کرا ئەتوانی هەنگاو بڕۆی چاکسازی لە بواری ئابووریا بکەی، دەستی فەساد کەم بکەیتەوە، دەستێوەردانی دەرێکی کەم بکەیتەوە، سیادەی سنووری خۆت دروستکەی، بتوانی هەنگاو بەڵەو با بڵێن وڵاتێکی موسساتی بڕۆی. بەڵام بەبوونی هێز و بڵێن پاراوەسخستنی دەسەڵات و هێز و حکومەت و نەبوونی سەروەری یاسا و دابەشبوونی هێزەکان بەسەر چەند جەفسەرێکی سیاسیە بەتەکی تۆ ناتوانانی کۆی بکەیتەوە لە بڕیارێکی سیادی هەموو پابەندی پێ. بودجەی گشتی عێراق زۆرینەی بۆ موچە دابینکراوە بەبێ ئەوەی کە پلانێکی ڕوون هەبێت بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری، چونکە ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق دەڵێن ڕێژەی هەژاری لە 140 تێپەڕاندووە و تا دێت ڕێژەکە زیاتریش دەبێت.